سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش هەڵبەت لە پێش بانگەشەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان پارتی سەوزی کوردستان ڕایانگەیاند بووکەوەوان وەکو لیست و پارتێک بەشدار دەبن لە بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و کاندیدیان دەبێت بێگومان دوێنێ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا بە فەرمی ڕایانگەیاند کە پارتی سەوزی کوردستان لەلایەن سەرۆک و ئەندامانی ئەم پارتەوە ڕایانگەیاند کە پشگیری لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان و لە نێویاندا پشگیری لە کاندیدێکی یەکێتی کە بژمارە 67 سالاری بازیانە پشگیری دەکەن. من دەمێ گفتوگۆی زیاترین بابەتە لەگەڵ کاک ملکۆ بازیانی سەرۆکی پارتی سەوز بکەم. کاک ملکۆ سڵاوت لەبێ ئەم کاتت باش ئەگەر پێمان بڵێن کە هەڵبەدوکو لە قسەکانم داماژەم پێکرد پێشتر ڕاتانگەیاند بوو کە ئێوە وەکو پارت و لیستێک بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا دەکەن و هاوشێوەی حیزب و لایەنە سیاسیەکانی تر بانگەشەیەکی خۆتان دەست پێ دەکەن بۆ کاندیدەکانتان، بەڵام ئەوە بوو دوێنێ بە فەرمی ڕاتانگەیاند کە پشگیری لە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن. دەمێ پێم بڵێ کە لە نێو ئەم هەموو حیزبانی کە هەیە بۆ بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و کێبڕکەی کورسەکانی بەدەستێنانی پەرلەمانی کوردستان دەکەن بۆچی یەکێتیتان هەڵبژارد؟ بەڵێ خۆی ئەمە لە ڕاستیە پێش وادەی هەڵبژاردنەکە ئێمە ڕامانگەیاند بوو کە ئێمە 100 بربژێرمانە بێ لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە بە سیڤیش خەڵکەکەمان بانگێش کرد و سیڤی خۆیان هێنابوو لە کچ و کوڕ و لەوانەی لە سێکتەرەکانی ژینگەیە کاریانە کرد هەمووی مەزبوط کرابوو کە ئێمە بۆ کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیشا داوامان کرد کە ئێمە 100 کاندیدەوە بەشداری لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستانەکەین. بەڵام کە ئێمە چوینە بەغا هەندێک ڕێکاری یاسایی هەبوو کۆمیسیۆن ڕێ پێنەداین بۆیە دواتریش ئێمە بیرمان لەوە کردەوە هەر لەگەڵ ئەوەیان نەوەکو ئەگە کاندیدەکانیشمان بەشداری نەکە بە کاندیدێکی سربەخۆش بێ ئێمە بەشداری بکەین لەم هەڵبژاردنەیە لەبەر ئەوەی بەندە بە ژمارە 165 داخڵی ناو هەڵبژاردنەکان بوو بۆی کۆمیسیۆن کە هەموو ڕێکارەکانمان تەواو کرد ڕێکارە یاسایەکان، بەڵام دوای ئەوەی مەکتەبی سیاسی و سەرکردایەتیمان لە کۆبوونەوەیەکە لەگەڵ کاندیدەکانمانە پێمان باش بوو لەم هەڵبژاردنەشا ئێمە ببینەوە بە هاوپەیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەنگەکانمان بخۆینەوە پاڵ یەکێتی نیشتیمانی کوردستان، چکە ئیمڕۆ پەیامی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکەکەی ئەوەیە کە ڕاستکردنەوەی ڕێوەڕێوی حکومڕانیە لە هەرێمی کوردستانە، بۆیە ئێمە وای لێکردین کە ئێمە ئینتیفاقی سیاسی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین و دەنگ بە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدەکانیشیان بدەن. لە ناویشیانە کاندیدی ژمارە 67 مامۆستا سالاری بازیان ئێمەی هەندا یعنی خۆمان بە پیری ئەو کە چوینە پێشەوە لەبەر ئەوەی بۆ یعنی ئێستا لای خەڵکیش پرسیارە بۆ ئەم کاندیدە لە ناو هەموو کاندیدەکانە پرسیار بکەم بۆچی لە ناو کاندیدەکانی یەکێتیدا ئەم کاندیدەتان دیاری کرد؟ ئێمە بۆ ئەم کاندیدەمان دیاری کرد ئەم کاندیدا ئێمە هەموو کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە کاندیدی خۆمان ێزانین وەک دوێنەکەش لە ڕاگەیاندنەکەمانەوە هاتووە، بەڵام مامۆستا سالاری بازیان ساڵانێکە تقریبا 15 ساڵ بە لە ئێستا لە خەمی ژینگە و سروشتی ئەم وڵاتەیە بۆ شوێن دەستی دیار بووە لەگەڵ ڕێکخراوە ژینگەیەکانە هاوکاری تەواوی ڕێکخراوە ژینگەیەکان بووە بە تایبەتی ئەو ڕێکخراوانە ژینگانی کە لەگەڵ ئێمە کاری کردووە سەر بە پارتی سەوزی کوردستانەوە هەر لە سەرەتای دروستبوونی پارتی سەوزی کوردستانەوە ئەم پیاوە هەموو هاوکاریەکی ئێمە کردووە مادی و معنەوی ناشی شارینەوە، یعنی شوێن دەستی دیار بووە بۆیە ئیمڕۆ بە فەقر و بە شانازیەوە بە ئەوەی کە بە گوڕوتینێکەوە کە ئێمە چیمان لە دەست بێ بۆ ئەو پیاوەکەین چونکە لەبەری یەک فەقرەیە ئەویش مەسەرەن ئەم پیاوە لە خەمی ژینگایە و دواتریش ئەگەر لە مامۆستا سالار بڕۆینە دەرەوە بینیمان لە ڕابردووە مەسەرەن جەنابی کاک پاویۆ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان میلیۆنەداری ناشت، یعنی ئەمەش هاندێرێک بوو بۆ ئەوەی کە ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر ئەو هاوپەیمانە دروستکەینەوە و دوێنێکەش ئەوە بوو لە ناو کەرنەڤاڵێکی جەماوەری ئەندامانی پارتی سەوزی کوردستان ڕامانگەیاند و ئێساش پژگیری تەواومان بۆ لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ناویشیانە کاندیدی ژمارە 67 مامۆستا سالاری بازیان هەموو هەوڵەکانی خۆمان وەرخستووە. ئیمڕۆژ هەر لە ئێستەوە 5 مەحوەرمان دروست کردووە لە بازنەی سلێمانی مەحوەرەکانمان کەوتونەتێ ئیش تەوزیعی سەرمەڵبەند و کۆمیتەکانە کرێن و لە ناوێشان لە ناو جەماوەرە دەنگ بۆ لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان و مامۆستا سالاری بازیان. ملکۆ کەواتە لێرەوە دوایەم قسانە پێتەڵم کە بۆچی یەکێتی هەڵبژارد و
کاک سالار دیاری کرد باست لێ کرد بەڕوونی کەواتە لێرەوە داوای تۆ لە بەرپرسانی یەکێتی کە چوونە پەرلەمانەوە کورسیان بەدەستێنا لە پرسەکانی ژینگەدا چییە پێویستە چی بکرێت ئێمە کاندیدی خۆمان دیاری کرد ئەوە نوێنەری ژینگە پارێزی ئەم وڵاتەیە کە مامۆستا سالارەچێ هەر کاندیدی یەکێتی نییە ئێمە حیزبی سیاسین ئێمە سەدان ڕێکخراوی ژینگەییمان هەیە یاتا نوێنەرایەتی بەدە لەوەی حیزبەکەی خۆیەکە یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەرایەتی ئێمە شەکاواتە ئێمە ئێستا بە خۆشحاڵیشەوە کە پیرۆزی بیا لە ئێسەوە دەرچووە ئێمە کاندیدێکی پارتی سەوزی کوردستان ئەنێرینە پەرلەمانی کوردستان کە لە سێکتەرەکانی ژینگەیە لە خەمی ژینگەیە وڵاتەیە بێ ئەژ مامۆستا سالاری بازیانە وەکو باسیشم کرد 15 ساڵ لە ئێسان پیاوە لە خەمی ژینگە و سروشتیە وڵاتەیە بووە بۆیە ئێمە بە فەخر و بە شانازیەوە بە کاندیدی خۆشمان ێزانین و کاندیدەکانی تری یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەوانش بە نوێنەری خۆمان ێزانین بەڵام ئێمە دیاریمان کرد یعنی ناشایەوە ڕەم بە کاندیدەکان داوای لێبوردنیشیان لێکەین ڕەم بێ زۆریان هاتوونە داوای دەنگ لە ئێمەکەنوانە بەڵام ئێمە ویستومانە کاندیدی خۆمان سەرخین ئەویش نوێنەرایەتی ئێمە ئەکا لە پەرلەمانی کوردستان نوێنەرایەتی تەواوی ژینگە پارێزان و ڕێکخراوەکانی ژینگە پارێزی ئەم وڵاتە ئەکا. دەستخۆش کاک ملکۆ زۆر سپاس بۆ زانیاریەکانت هەڵبەت سەبارەت بم پرسە من دەمەوێت گفتوگوی زیاتر بکەم لەگەڵ کاک سالار کە کاک ملکۆ ئاماژەی پێکرد جگە لە پشتیوانی ئەوان بۆ یەکێتی پشتیوانی خۆیان خستۆتە پاڵ دەنگی خۆیان خستۆتە پاڵ دەنگی مامۆستا سالاری بازیان لەگەڵ مایە دەمەوێت گفتوگوی زیاتری لەگەڵ کەم کاک سالار سڵاوت لێ بم کاتت باش هەڵبەت وکو کاک ملکۆ باسی لە قسەکانی کرد من لێرەوە دەست پێ دەکەم کە ئەم پشتیوانیانە چ لایەنەکان بێت چ پارتی سەوز بێت دەبینین لە ماوەکانی ڕابردوشدا کۆمەڵێک کەسی تر هەبووە لەلایەنە سیاسیەکانی تر دەنگی خۆی خستۆتە پاڵێکێتی ئەم پشتیوانی لایەنە سیاسیانە بەدەر لە کاندید و کادرەکانی یەکێتی تا چەند گرنگە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان چۆتۆ سەر ڕێچکەکەی خۆی ڕێڕۆ ڕاستەقینەکەی خۆی کە دوای هەرس دروست بوو و دوای هەرس ئومێدی خەڵک لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و ئەو کات خەڵک نەبی ڕۆڕای یەکێتی نیشتیمانی کوردستانی خوێنەوە نەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان تەن چی فکر و فەلسفەیەکی هەیە زانیان کە ئومێدێکەیە بە یەکێتی نیشتیمانی کوردستان پۆل خەڵک لەو ڕێبازەدا ڕۆشن و شەهید بوون و کەمەندام بوون و بوونە پێشمەرگە و توانیان ئەو ڕۆژگاری کە ناوی ئازادی کوردستانە بخڵقێنن لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەری سەرجەمچین و توێژەکانە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی فرە بەرە فرە مینبەر فرە بیرڕای جیاواز بووە لە کۆتاشدا توانێتی خزمەتی زۆر بە چینی توێژەکانی کۆمەلگا بکە هوشیاری کۆمەلگای بەرز کاتەوە پارێزەری شکۆی نەتەوایەتیش بێت. کەواتە پشتیوانی ئەم لایەنانە بۆ یەکێتی چەند گرنگە لە ئێستادا دۆخی ئەم مانتیقەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیە ڕێڕەوی حکومڕانی ڕاستکاتەوە ئەرکی سەرشانی هەموو هێز و لایەنەکانە دەرکەوتووە کە گۆڕانکاری ڕاستکردنەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت لەبەرەوە من ڕووم لە هەموو هەواڵانی خۆشەویستی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕووم لە هەموو ئەو هەواڵ و هاوڕێیانەمان هەیە لە سلێمانی و کەلار گەرمیان هەموو کوردستان داواکاری ئەمجارە بۆ باشترکردنی حکومڕانێکی تەندروست پشتیوانی لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن و پاڵپشت یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن کاتێک کە ئەم مانتیقەیە مەزڵومەکرێ و ئەم مانتیقەیە بێبەشەکرێ لە خزمەت گوزاری و لە بێبەشەکرێ لە دەستکەوتەکان دەکەن بە مەرامێکی سیاسی تەنها یەکێتیەکان زەرەرمەند نین هەموو ئەو دانیشتوان و هاونیشتیمانیانی ئەزیزمان زەرەرمەند دەبن کاتێکە دەیەک شارێک ڕێگایەک بێخزمەتە هەمووی بەری دەکەوێت لەبەرەوە ئێمە دەمانێت هەموو خەڵک لەوە ئاگادارکەینەوە کە خەمی یەکێتی خەمی هەمومانە خەمی هەموو هێز و لایەنەکانە خەمی هەموو ئەو فکر و بیرڕاجیاوازەکانە بۆ ڕاستکردنەوەی ئەم ڕێڕەوی حکومڕانی بۆ ڕاستکردنەوەی ئەم بارە گلاوە تەنها ئێمە ڕوومان لە ئەندامەکانی یەکێتی نییە ڕوومان لە هەموو هاونیشتیمانیانە کە بێ پاڵپشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بین من ئێستاکە ئومێدی خەڵک دەبینم لە یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی چاوی ئومێدی لە خەڵکی چاوی ئومێدی لە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێستا من لە ئەنجامی ئەم کەرنەڤاڵی دێموکراتیەدا کە دەیبینم ئێمە کەرنەڤاڵ لاو کەرنەڤاڵێکی دێموکراتی هەڵبژاردنە نین ئەو ئومێدی کە لە چاوی خەڵکی بین و ئومێدێکە کاڵی لە دوای هەرسە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە دڵنیام خەڵکی کوردستان جارێکی تر تاقی دەکاتەوە تاقی دەکاتەوە بە هیوای کە لە ئاستی ئەو تەموح و تاقیکردن بین خوای گەورە فرسەت با بە ئێمە و جارێکی تر ئێمە
بۆ هەموو ئەو کەم و کوڕیانی لە ڕابردووە بووە بەش بەو مەسئولیەتی دەکەوێتە سەرشانمان داوای لێبوردن لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەین و داوا لە خوای گەورە دەکەین کە خەجاڵەتی لای خەڵکەکەمان نەبین و شەرمەزاری لای خەڵکەکەمان نەبین و ئەم جارە بتوانین بەکردەوەکانمان نان وەڵامی زەحمەت و ئەو دەنگانە بینەوە کە خەڵکی هەرێمی کوردستان دەیخاتە سنووقەکانە و دەجوواجاردا دەچێتە بەوەی کە ڕێڕووی حکومڕانی ڕاست بێتەوە و دوجاریش دەچێتە بەرژەوەندی باڵای نەتەوەکەمان و وەیکەتی نیشتیمانی کوردستانی دەکەنەوە هێزی یەکەم لە کوردستانە. ئێمە چاومان لەوەیەوە دڵنیام لە ئێستاوە من دەڵم دڵنیام لەوەی خەڵک ئەم ئومێدە و ئەم ئومێدی بە یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەم فرسەدەش بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەدات. باش کاک سالار بەردەوام کاندیدە جیاوازەکانی یەکێتی کە لە بانگەشەی هەڵبژاردندا کاندیدن بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان باز لەوە دەکەن کە سەرخستنی لیستەکە زۆر بەلای ئەوانەوە گرنگە. بێگومان بەڕێزی شت باست لە گرنگەکان یاخود گرنگی پاڵپشتی هاوڵاتیان کرد بۆ لیستی یەکێتی نەک بە دیاریکراوی کاندیدێکی شت. من لێرە پرسیارەت لێ دەکەم کە پشتیوانی پارتێکی سەوز یاخود لایەنگران و ئەندامان و کادران و خەڵکیش کە پشگیری جەناب چەکەنۆک و کاندیدێکی ناویەکێتی تا چەند ئەمە گروتین بە تۆ دەبەخشێت کە لە پەرلەمان بتوانی داکۆکی کارکی سەرسەختی مافەکانیان. من دەستخۆشی لە هەموو ئەندامان و لایەنگران و دۆستانی پارتی سەوز و کاک ملکۆ و سەرجەم حیزبەکەی دەکەم دەبمەنێنەرێکی ڕاستەقینە و پارێزگاریکردن لە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا و وەیکێ بە تایبەتی ژینگەش و دڵنیا بە من نوێنەرایەتیان دەکەم و لە داواکاریەکانیان بە دوای داواکاریەکانیان دەچم بەو پرۆژە یاسانە دەکەم کە لە خزمەت ژینگە و پاراستنی ژینگە هەرێمی کوردستانە. من پاراستنی ژینگە هەرێمی کوردستان لە باوەڕمەوە دێ بە بڕوای بەندە کە سیستەمی سەرمایەداری کارێکی بە ژینگە کردووە پێویستە هەمومان ببین بە ژینگە پارێز. بە دیدی من هەتا نەخۆشیە جۆر بە جۆرەکانیش ناو کۆمەلگادا بڵاو دەبنەوە هۆکاری ئەو هەیمەنە گەورەی سەرمایەداریە کە تەنها قازانجی بە هەدەف گرتووە و لەویان ئێمەش باجەکەی دەدەین. لەبەرەوە ئێمە وەکو ژینگە پارێزی لە باوەڕ و مەبادی خۆمەوەیە قەناعەتم پێوێتی کە چەندین ساڵیشە هاوکارم تەنانەت من نەخۆشیە باوەکان کە نەخۆشی شێر پەنجە تەنگی بە دنیا هەڵچنیوە زۆر نەخۆشی تۆ هەتا کۆرۆنا نەهەم ئەو نەخۆشیانە کە زۆر زیادن هۆکاری ئەو تێکچوونی باڵانسەیە. ئێستا لە بەردەم هەژمونی سەرمایەداریە کە بە هەموو شوێک پەلاماری ژینگەیەوە ژینگەش ئێمەش لە بەردەم هەڕەشێکی گەوری ژینگەیین. لەبەرەوە من لەو قەنەعەتەیەم لەو باوەڕێیان دەبێ هەمومان ببین بە ژینگە پارێز و هەمومان ببین بە پارتی سەوز و هەمومان بین بە لایەنگری بۆ ئەوەی کوردستانێکی کوردستان و ناوچەکە لەو هەژمونە گەورەی کە پارێزین بۆی سروشتی کوردستان پارێزین دەستمان بە سروشتەوە بێ کە تەواوکەری یەکتریە مرۆڤ و سروشت. من لەو قەنەعەتەمەوە من وەکو فەلسەفە وەکو باوەڕ وەکو فکری خۆم کاری لەسەرەکەم نەتەمسیلەکەم نەبازیگەرم نەمومەسیلم ڕاستی حقیقەتەکەی کە خۆم قەنەعەتم پێێتی و چەندی ساڵیشە بە بڕواوە کە لەناو ئەم حرەکەی سەوزەیە بووم بۆ پاراستنی ژینگە و بۆ پێشەموشت بۆ پاراستنی مرۆڤ. دەستخواست بۆ زانیارەکان تەڵبەت وەکو هەم کاک سالار هەم کاک ملکۆ سەرۆکی پارتی سەوز ئاماژیان بۆ کرد کە پێشتر لە پێش بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە پارتی سەوز بڕیاریاندا بوو کە کاندیدیان هەبێت بۆ بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یاخود خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بێگومان دوێنێ بە فەرمی ئەوان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا لەبەردەم مایکی کەناڵەکانی ڕاگەاندندا ڕایانگەیاند کە پشتیوانی و پشگیری ئەوان بۆ یەکێتیە هەڵبەت بە گوێرەی بەرپرسانی پارتەکە بێت یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم ئەو کاندیدەی کە دیاریان کردووە بەردەوام لە پشتیوانی و پشگیری ژینگە دۆستی و پارتەکە بوون بۆی کە بتوانن سروشتی شاری سلێمانی و ژینگە لە شاری سلێمانیدا پەرە پێ بدەن.